4 ساڵ لەمەوبەر لە تورکیا کودەتای سەربازی دژی سیستمی سیاسی پوچەڵ کرایەوە. بەشێک لە هاوڵاتیان لەسەر بانگەوازەکەی ڕەجەب تاییب ئەردۆغان کە داوای کرد بڕژێنە سەر شەقامەکان و کودەتا شکست پێبێنن. لە سەرانسەری وڵاتدا دژی کودەتا ڕاپەڕین. نەک هەر ئەو شەوە بەڵکو بۆ ماوەی 30 ڕۆژ بەردەوام بوون لە کۆبوونەوە جەماوەریەکان تا ڕێگری بکەن لە هەر پلانگێڕیەکی تری لەو شێوەیە. ئەوەی لە ئەنجامی ئەو کودەتایەوە دەرکەوت هاوپەیمانەکانی تورکیا لە پەیمانی ناتۆ و یەکێتی ئەوروپا لە کاتی کودەتاکەدا بە تویت و هەڵوێستەکانیان خۆشحاڵ دەرکەوتن. بەڵام لە دوای شکستی کودەتاکە هەڵوێستە زارەکیەکانیان گۆڕدرا بە لێدوانی دیبلۆماسی، کەچی دواتر ئەوانەی لەلایەن تورکیاوە داوا کراون لە وڵاتانەدا مافی پەنابەریان پێدراوە و داواکاری تورکیا بۆ ڕادەستکردنەوەیان پشتگوێ خراوە. تورکیا ڕێکخراوەکەی فەتحوڵا گولەن بە تۆمەتباری سەرەکی ئەو کودەتایە لە قەڵەم دەدات. بۆیە وەزارەتی دادی تورکیا داوای ڕادەستکردنەوەی 807 کەس دەکات کە لە 105 وڵاتی جیهاندا مافی پەنابەریان وەرگرتووە، کە دیارترینیان ئەمریکا و ئەڵمانیا و بەلجیکا و ڕۆمانیان. بە تایبەتی گولەن لە ویلایەتی پەنسیلڤانیا لە ئەمریکا دەژی و عادل ئۆکسۆس کە بە نەخشەداڕێژەری سەرەکی کودەتاکە دادەنرێت لە ئەڵمانیایە. ڕۆژنامەی سەباحی تورکی کە نزیکە لە حکومەتی ئەو وڵاتەوە لەو بارەیەوە دەڵێت لەو ژمارە داواکراوانی سەرەوە 116 کەسیان لەلایەن 27 وڵاتی جیهانەوە ڕادستی تورکیا کراونەتەوە. کودەتای تورکیا خاڵێکی وەرچەرخانی پڕ لە دژواری بوو لە پەیوەندی ئاڵۆزەکانی ئەمریکا وڵاتان یەکێتی ئەوروپا لەگەڵ تورکیا، چونکە لە یەکەم لێدوانی جۆن کێری وەزیری دەرەوەی ئەمریکا لەبارەی ئەو ڕووداوەی تورکیاوە هیچ هەڵوێستێکی بەرامبەر کودەتاکە دەرنەبڕی، بەڵکو ڕایگەاند خوازیارە تورکیا لە ئاشتی و سەقامگیری سیاسەتی دەرەوەیدا بەردەوام بێت. تەنانەت دوای مانگێک جۆ بایدنی جێگری سەرۆک سەردانی تورکیای کرد و داوای لێبوورنی کرد لەوەی کە زووتر سەردانی ئەو وڵاتەی نەکردووە. بەڵام ڕاپرسیەکان لەسەر گەلی تورکیا ئەوە نیشان دەدەن کە ئەوان ئەمریکا بە بەرپرس دەزانن لەو کودەتایە. هەر بۆیە ئیبراهیم کاڵنی وتەبێژی سەرۆکایەتی تورکیا لەو بارەوە ڕایگەاند سەرەڕای تێپەڕینی 4 ساڵ بەسەر کودەتا شکست خواردووەکەدا هێشتا وڵاتانی ناتۆ و یەکێتی ئەوروپا و ئەمریکا لە مەترسی ئەو ڕێکخراوە تیرۆریستیەی بەو کودەتایە هەڵسا تێنەگەیشتوون. بۆیە ئەو پرسیارەی ئاراستەکردن خۆتان لە جێگەی ئێمەدانێن ئەگەر لە وڵاتەکەتاندا کودەتا ڕوویدا و تەلاری کۆنگرێستان بۆمباران کرد و لە دوای ئەوە شکستیان خوارد و پەنان بۆ وڵاتانی وەکو تورکیا و کەنەدا و مەکسیک برد و داوای مافی پەنابەریان کرد، لەوێشەوە چالاکیەکانیان لە دشتان درێژ پێدا، ئێوە چی دەکەن؟ ئایا چاوپۆشی لەوە دەکەن یا هەموو هەوڵتان دەخەنە کار بۆ ڕادەستکردنەوە و سپاردنیان بە دادگا؟ تورکیا دوای کودەتا لە پاکسازی سوپا و دەستگای هەواڵگری کاری بنەڕەتی بە ئەنجام گەیاند. پیشەسازی سەربازی بە شێوەیەکی بەرچاو پێشکەوتووە کە جەنگەکانی ئیدلیب و لیبیا نمونەی سەرکەوتنی تەکنەلۆژی سەربازی ئەو وڵاتەیە. گۆڕینی سیستمی پەرلەمانی با سەرۆکایەتی بنەمایەکی تری وەرچەرخانی سیاسی دوای کودەتا بوو. ئامادەی تورکیا لە ناوچەکەدا بە تایبەتی لە فریاکەوتنی قەتەر لە دوای گەماروی ئیمارات و سعودیە و بەحرین و میسر و ڕێکەوتن لەگەڵ حکومەتی تەبایی نیشتیمانی لیبیا و هەژمۆنی لە دەریای ناوەڕاست و سۆماڵ و دەریای عەرەبی و هەوڵدانی بەردەوامی بۆ چوونە ناو یانەی دە وڵاتە دەوڵەمەندەکەی جیهان تا 2023 لە کاردانەوە خێراکانی کودەتا کە هەژمار دەکرێن.